علي سپاس براکەم. بەخێر هاتن بەڕێزان. وا دەرناکەون لەگەڵ من یاری دەکەن، بەڵام لەژێر ڕووناکی دووە پێشهاتدا لەبەر خۆم دەموت کاتیەوە هاتووە دەستێکی نوێ بکەمەوە و یاریەکی نوێ بکەم تا ئەمەش ببینم کە چێ لەگەڵ کاگرامیسە. باش سیدکە لەبەر خۆمەوە وتم کاتی یاری نوێ و یاسا و ڕێسا و ئادابی نوێیە. پێشوەخت جوان سیرکەن و ببینن چێ لەگەڵ چێیە. دوایەوە ئاوەدا دەنیشن کاکەرامیس. منەوە نازانم، بەڵام من لێرە هەموو کاتێک لە دژی تۆ یاسادا دەنێم. ئامادەن یارێکە دەست پێ بکەین. باشە، لەسەر چی؟ ئەمە یەکەم یاریمانە، دوای یاریشمان لەسەرەمە شتانە دەبێت کە خاوەنینە کەوایە بە هەمەیە بکەین بۆ شتەی ئێستا دەست بەرداری دەبین. با ئێستا لەسەر شتێک یاری بکەین کە لە پارە گرنگتر بێ لای ئێمە. بۆ نمونە چی؟ داوانانەکەی لە دەست دەربێنن، ئەویش بەم چەقۆیە هەردووکانی پەل کردووە، لاشە یەکێکیانی لەوێ ڕاخستووە. چیرۆکەکە وا دەگەڕنەوە، بەڵام ئەسڵەکەی چۆنە کەس نایزانێت. تۆ شتێکت نییە لە پارە گرنگتر بێ داینێتە سەر مێزەکە؟ زۆر گوناحیە مەنگوستی لێ بۆ تۆ شومە ئازە. هەر کاتێ سەیریە مەنگوستی لێ بکەیت دەیبینی کە چۆن دنیا لە ژێر پێتدا دەخلیسکە. ئەمن باش تێدەگەم لەو شتەی تۆ هەستی پێ دەکەی. نووسراوە کەنعان و سەلما 1970 تا کۆتایی. خاڵۆ هەموو شتێکی بۆت باز نەکردووە. ئەی دەزانی ئەمە بوو من مانای چییە؟ هیچ کاتێک خێزانێکم نەبوو و هیچ کاتێک خێزانم نابێ. یارەکە دەست پێ بکەین؟
ناتوانین یەکتر ببەزێنین. چاوەڕوانی چی دەکەن؟ کە لەسەر و مێزە هەستای کەنعان خەمت نەبێ یەکتر دەبەزێنین. لەسەر مێزە یەکتر دەبەزێنین، نیگەران مەبە. بەمە دەمان بەزێنی جەنگیز. ئیتر ناتوانێ و کەسانی لێرە دانیشتون بیان کرد بیان فرۆشی. بەم باڵایە ناڕەسەنە چۆن ئێمە دەبەزێنی؟ بیستومە کە چاودێرەکەی خاڵۆ گۆڕاوە. بۆ نایە پەیوەندی بە ئێمەوە بکەی؟ منش بیستومە کە بە پشتگاندنی پیاوانی تر تۆ بەرز بوویتەوە. نۆرەی چێیە؟ کەنعان؟ ئەیشانی خۆشەویست دەڵە کاتی پشواتوە بۆ ئەو ڕێزە گەورەیە کە خۆی نیشانی دا و هاو بەشی منی کرد تایارە مەحاڵە دڵی بشکێنم بە ڕەخسەتە.